کاوە دوای زانیاریەکان لەسەر کۆبوونەوەکەوە چ زانیاریەک دێ لەسەر تەوەری گفتوگۆکانی نێوان وەزیری بەرگری ئەمریکا و بەرپرسان یاریە؟ بەڵێ چیە لە دوای گەیشتنی وەفدی وەزارەتی بەرگری ئەمریکا بە سەرۆکایەتی وەزیری بەرگری ئەمریکا ئاشتۆن کارتەر ئێستا ئەو وەفدە لە کۆبوونەوەدایە لەگەڵ ڕاوێژکار و گەورە بەرپرسانی ئەمریکی کە لە هەرێمی کوردستان بوونیان هەبووە لەگەڵ ڕاهێنەران و ڕاوێژکاران و بڕیار بوو کاتژمێر 2 بگاتە ئێرە کۆشتی نووسنگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بڕیارە لێرە کۆبوونەوە دەست پێ بکە لە نێوان وەفدی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی بارزانی و وەفدی ئەمریکا یاخود وەزارەتی بەرگری بە سەرپەرشتی ئاشتۆن کارتەر. تا ئێستا وەفدەکە نەگەیشتۆتە ئێرە، چاوەڕێ دەکرێت چەند خولێکیشتر ئەو وەفدە بگەتەوە لێرە کۆبوونەوەکان لەگەڵ وەفدی هەرێمی کوردستان دەست پێ بکە. لە دیارە بەپێی ئەو زانیاریانەیەکەوە ئێمە هەمانە وەفدەکەی هەرێمی کوردستان لە بەڕێز مەسعود بارزانی و قوبات تاڵەبانی و کەریم سنجاری و فەلاح مستەفا و چەند بەرپرسیەکی تری سەربازی هەرێمی کوردستان پێک دێت و ئامانج لە کۆبوونەوەکە دیارە باسکردنە لە ڕەوشی ئێستا و پرسی ڕوبەڕووبوونەوەی داعش و ئەو شەڕێکەوە ئێستا لە ئارادایە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش وە پرسی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ یەکێک دەبێت لەو پرسە گرنگانەی کە لە ناو ئەو کۆبوونەوەیە باس دەکرێت، چونکە ماوەی چەند مانگێکە ژووری ئۆپراسیۆنەکانی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لێرەکە لە هەولێرە پلان دادەنرێت بۆ ئەوەی لێرەوە چۆنیەتی پلانی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان بە تایبەتیش لە سەروی هەمویانەوە هێزەکانی ئەمریکا دابڕێژرێت و باسکردن دەبێت لەو دۆخەی ئێستا کە هاتۆتە ئاراوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو کە لە چەندین میحوەرەوە لە چەندین قۆڵەوە هێزەکانی چەکدارانی داعش هێرشیان کردە سەر میحوەرەکانی هێزی پێشمەرگە و لە هەندێک شوێن توانیان چەند 100 مەترێک پێشڕەوی بکەن، بەڵام هەر ئەمڕۆ لە کاتژمێر 4 بەیانیەوە هێزەکانی پێشمەرگە ئۆپراسیۆنەکانیان دەست پێکرد بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچەنەوە توانیان ئەو ناوچانێکەوە لە شەوی ڕابردوو لە دەستیاندا بوو کۆنتڕۆڵی بکەنەوە و پاشەکشە بە هێزەکانی داعش بکەن، بە تایبەتیش لە میحوەری غازر ناوەران و لە میحوەری چیازەرتک و باشیک. بۆیە پێشبینی دەکرێت کە پرسی سەرەکی یاخود پرسی گەرم لەناو ئەو کۆبوونەوەیە باسکردن بی لە ڕەوشی ئێستا و پرسی ڕوبەڕووبوونەوەی داعش و چۆنیەتی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. کاتە بەر لەوەی کە وەزیری بەرگری ئەمریکا ئاشتۆن کارتەر لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆبێتەوە لەگەڵ بەرپرسانی وڵاتەکەی کە لە هەرێمی کوردستان کۆبوونەوەی ئەنجام داوە؟ بەڵێ بەر لەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێم کۆبێتەوە لەگەڵ بەرپرسانی وڵاتەکەی کۆبوونەوەی ئەنجام داوە. دیارە دەیەوێت پێش کۆبوونەوەکە ڕێڕۆنیەکی تەواو لەسەر ئەو ئەحداسانە یاخود ئەو ڕووداوانەی کە لە ئێستا لە ناوچەکە دەگوزارێن وەرگێ و پرس و ڕاوێژکارەکان و ڕاهێنەرەکانی ئەمریکی لێرە وەرگێ ئاخۆ ئایا لە ئێستادا هێزەکانی عێراقی کە لەلایەن ڕاهێنەرانی ئەمریکیەوە ڕاهێنانیان پێکراوە و بەشێک لە هێزەکانی هەرێمی کوردستان کە ڕاهێنانیان پێکراوە چەند ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی داعش و بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە بە تایبەتیش مووسڵ. بەڵێ کاوە هیچ زانیارێک تێوە سەبارەت بە بەوەی کە ئایا وەزیری بەرگری ئەمریکا چەند لە هەرێمی کوردستان دەمێنێتەوە و سەردانی بەرەکانی شەڕ دەکات؟ چ زانیارێک تێ لەو بارەوە؟ تا ئێستا هیچ زانیاریێکی ڕوون نییە لەو بارەوە، هەرچەندە هەندێک سەرچاوی نافەرمی لێرە باس لەوە دەکەن کە دوای سەردانەکە و دوای کۆبوونەوەی لەگەڵ وەفدی هەرێم ڕاستەوخۆ ئاشتۆن کارتەر دەگەڕێتەوە و کوردستان بەجێ دێڵێ هەولێر بەجێ بێڵێتن، بەڵام تا ئێستا هیچ زانیاریێکی فەرمی لەو بارەوە نییە. بەڵێ کاوە کەش و هەواوکەی کۆبوونەوەکان و شوێنی کۆبوونەوەکان چۆنە؟ بارودۆخی ناو کۆبوونەوەکە و دەرەوەی بەڵێ شوێنی کۆبوونەوەکە وەکو وتم ئێستا لە ماڵی
ئێستا کۆبوونەوەکە لە ماڵی نێچیروان بارزانانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەچێواتە لە نووسنگەکەی ئەو چووکە نووسنگەکەشی هەر لەو شوێنەیە وە کۆبوونەوەکە تا ئێستا دەستی پێ نەکردووە. دیارە لێرە هاوکارانمان باس لەوە دەکەن کە بڕیارە هەر ئێستا وێنەگرانمان بچنە ژوورەوە بۆ ئەوەی وێنەی کۆبوونەوەکە بگرن یاخود وێنەی هاتنی وەفدەکە بگرن بۆ ئەو شوێنە. بەڵێ پاش کۆبوونەوەکەیان بڕیارە وەزیری بەرگری کۆنفرانسی ڕۆژنامانی ئەنجامدا لەگەڵ بەرپرسانی هەرێم. بەڵێ پێشتر وا ڕاگەیەندرا بوو کە لێرە کۆنفرانسی ڕۆژنامەنووسی ئەنجام دەدرێت، بەڵام لە ئێستا بەشێک لەو کەسانەی کەوا لێرەن باس لەوە دەکەن ڕەنگە کۆنفرانسەکەش ئەنجام نەدرێت. بەڵێ کاوە بۆ زانیارێکی تر دەگەڕێمە وڵات کە عەبدولقادر پەیامبەری نارتی لە شوێنی کۆبوونەوەی وەزیری بەرگری ئەمریکا لە شاری ئەولێرۆ لەگەڵمان بووی.